کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه وسلم تسليما. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي سيدنا محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ربنا عليك توكلنا وإليك أنبنا وإليك المصير. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. عزیزانی ماڵی خوای پەروەردگار، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. لە دوای بەڕێکردنی مانگی ڕەمەزان وایە بۆ یەکەم جار لە دوای ئەم مانگە پیرۆزەدا بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەگەیشتینەتەوە. خوای پەروەردگار تەمەنی پێبەخشینەتەوە. نازانی ئەم تەمەنەمان تا چەندێکە و تا چ کاتێکە و تا چ وەختێکە، هەتا ئەو کاتێک زانی هەواڵی ئەوە بڵاو دەبێتەوە فڵانە کەس و فڵانە دۆست و فڵانە خۆشەویست و فڵانە ئەحباب بە شتێکی زۆر ئاسایی لە ناومانە ڕۆژ و کۆتایی بە ژیانی هێنا و خوای پەروەردگار بردیەوە بۆ لای خۆی. سا خوای پەروەردگار بۆ خاتری ناوەجوانەکان و ئیسمی عەظەمی خۆی ئەگەر هەر کاتێ ئەجەلمان هات و ببرانیەوە بۆ لای خۆی، خوای پەروەردگار لە کاتێکا بمان باتەوە لە ڕۆژی قیامەتدا پێی سەربەرز بین و وەلێمان خۆشبی لەگەڵ ئێوە ئازیز و خۆشەویستە بەڕێزەکان. ساڵی 2010 لە یەکێ لە مەتارەکانی کوردستانە ئەگەڕامەوە. کاتێک کە داخلی مەتار بووین و دوای چەکینی پاسپۆرت و جانتاکان خستیان قاعەیەکەوە کە زۆر گەرمیش بوو، چون مانگی ئەخیری مانگی هەشت بوو. لە قاعەکەدا ناین و چاوەڕانی تایارەکەمانە کە تایارەکەمان تەخیر بوو. عائلەیەکی زۆریشی تیا بوو کە عائلەکان منداڵەکان ئەگریان ئیزعاج ببوون، هیلاک ببوون، ناڕەحەت ببوون. سیستەمی مەتار هەر وایە بۆ شێوازە جاری وایە کە دواکەوە دێت و دەچێت، هەمەشە تەحەموڵمان کرد و چاوەڕوانمان کرد. تەیارەکەمان ئەوە بوو دەبا لێرە لە مەتاری کوردستانەوە بەهاتایەتە سوید و پاشان بەهاتایەتە بەریتانەوە تا چەنجەکەی لە بریتی بوو لە وڵاتی سوید لە مەتاری ستۆکهۆڵم. دوای چاوەڕوانیەکی زۆر پاشان تەیارەکە حازر بوو، خەڵکی بەڕێکە و بەرەو ناو تەیارەکە بڕوا. پێشەوەی ئێمە بچینە ناو تەیارەکە، سیارەیەک لە ناو قاعەی مەتارەکەوە هاتە ناو قاعەی مەتارەکەوە و کابرایەکدا بەزی و چاکەت و پانتۆڵێکی لەبەرا بوو، جانتایەکی بەدەستەوە بوو، دەرگای تایبەتیان بۆ کردەوە بە دکتۆر پێشوازیان لێ کرد بردیانە ناو مەتارەکە. طبیعی زۆرینەوە خەڵکە کە لەوێ ئەوەیان بینی لەسەر نەفسیەتیان قورس بوو، چون بۆ ئێمە لە ناو وڵاتێکی سیستەمێکی ئەوروپیا دەژین، ئەم شتانەمان پێ عیبەیە. ئەوتانە بنداڵ هاوارەتی ناڕەحەتێتی لەو گەرمایە وەزعێکی خراپی هەیە کەچی تۆ حسابی ئەوەت نەکردو، بەڵام کابرایە دێ بە تایبەتی دێتە ناو قاعەی مەتارەکەوە نازانی کێیە، بەڵام بەڵێ لێ دەکەیت و دەیبێتە ناو تیارەکەوە. ئەوەی کە گرنگ بوو لەلام کاتێک کە گەیشتنە مەتاری
سوید لە ستۆکهۆڵم دابەزین دا ئێمەیاندا گردووە تاکو نێتارەکە چێنج بکەن و بچنە سەر تارێکی تر کابرای کە سەرکەوت لە تەنیشت منا دانیشتبوو لە ناو قاعی مەتارەکەیە لەو لامەوە دەمەوبەیانی بوو گەنجێک لە مۆزەفەکانی مەتار ڕیشێکی هەبوو کراسێکی قۆڵکورتی لەبەرا بوو جانتایەکی لە شانا بوو لێوە ڕۆی کە هاو ئەڕۆژ بەناو قاعەکەیە ئەم پیاوە لەم لاوە کە دانیشتبوو سەیری گەنجەکەی کرد و یەک خەفەتی خواری و هەناسەیەکی هەڵکێشا سەرێکی ئاوا لێ کرد لەسەر لە حاڵەتی نەفسیەتی ئەم زەلامەتەیە گەیشتم لەوەی کە کەسێکی حاقدە بە دین و حاقدە بە ئیسلام و حاقدە بەرامبەر مسلمانان و ئەگەر لێشی بکۆڵیتەوە فەلسەفە دوای بۆ لێ دەدا لە کاتێکا فەلسەفەی کوردایەتی لە کاتێکا حاڵەکەی ئێمە لە مەتارەکە ئاوا بوو جەنابیشی بە تاری پرایڤێت هێنایانە پێشەوە و کاتی مەتارەکە پیان و کاک فڵان کە سەعات ئەوەندە تارەکە دەرەچێ هات و بچۆ بەڵام لە مەتاری ئەستەمبوڵا یەک مسلمانێکی بینی ئەشتن هەر نەیزانی ئەم مسلمانە سویدیە کوردە عەرەبە تورکە فارسە ئەلبانیە نێزانی چییە بەڵام دەبەرەوەی سیمایەکی ئیمانی پێوە بوو و گەنجێکی مسلمانیش بوو کە ئەسڵەن هەر لێوە کە تێپەڕی هیچ زەرەرێکی بۆ ئەم کابرایە نەبوو خەفەتێکی هەڵکرد و زۆر ناخۆش و ناڕەحەت بوو لەسەر دڵ و دەرونی من هەستم بەو ئازارەی کرد لە ناو دڵ و دەرونیا کە ئەو حەقد و بغزەی کە هەیبوو بەرامبەر بە ئیسلام و مسلمانان بۆیە کاتێک کە ئەوەم بینی منافقەکانی سەردەمی ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وەسەلام بیر ئەکەوتەوە کاتێک کە مسلمانانیان دەبینی و لە چواردەوری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سەحابەیان دەبینی زۆر پێی بێتاقەت دەبوون و پێی ناڕەحەت دەبوون چونکۆکم لە هەموو زەمن و سەردەمێکدا بەڕێزەکانم تا قیامەت ئەم جۆرە لە نیفاق و لە منافقین وجودی هەیە حاقدن بەرامبەر بە ئیسلام و بەرامبەر بە مسلمانان و بەرامبەر بە ئەهلی دین بۆیە تەماشاکەی ئێستا حالیەن لە عالەمدا نەک لە کوردستان و وڵاتانی ئیسلامیدا لە عالەمدا بە تایبەتی وڵاتانی ئەوروپدا خەڵکانێکی زۆر پۆل بۆ لای ئیسلام دەگەڕێنەوە پەیجێک هەیە لە سوشيال ميديا لفيسبوك بناوي المسلمون الجدد واتت مسلمان تعظب وكان اگر بروي تسري للاي بي سيري كتو دقتي بدي سر السر امانه هم خلقت شون مسلمان دبي شون باوش بم اسلام دكا شون ديبو لاي ام اسلاما شون باوش بم اسلام دكا بو اخواي پروردگار كپي من دفرمي ومن يبتغي غير الاسلام دينا فلن يقبل منه هر کەسێ لە غەیری ئیسلام بکا بە دین و بە بەنهەج و بە بەرنامە و بە پەیڕۆ و پرۆگرامی خۆی خوای پەروەردگار لێ قبوڵ ناکا وهو في الآخرة من الخاسرين بەڕاستی ئەم جۆرە خەڵکانە ئەگەر لە دنیایە لە غەیری مەنهەج و پڕۆی و پرۆگرامی خوای پەروەردگاریان کردبێ لە ڕۆژی قیامەتا خەسارەمەندن پاشان خوای گەورە پێمان دەفەرمێ كيف يهدي الله قوما كفروا بعد إيمانهم خوای پەروەردگار چۆن هیدایەتی قەومێک ئەدا بێباوەڕ دەبن دوای ئەوەی کە ئیمانیان هێناوە و ئەمثالی منافقەکان طبعا منافقەکان بەڕێزەکانم لە هەموو زەمانێکا وجودیان هەیە لە زەمەنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەتاکوونە قیامەتیش ئەگەر دیقەت بدەن منافقەکان لە مەکەدا وجودیان نەبوو لەبەر چی لەبەرەوەی لە مەکەدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە دەعوە و بانگەوازی ئەکرد لەناو سیراع و ململانەیەکی توندا بوو لەگەڵ کافر و بێباوەڕەکاندا و ئەم حاڵەتی ناخۆشی و ناڕەحەتیە کاتێک کە موسڵمانەکان تێکەوتبوون هەموو کەسێک تەحەمولی ئەم ئازارەی نەکرد بۆیە تەماشاکەی کۆمەڵە خەڵکانێک بە یەقین و دوای پێغەمبەری خوا ئەکەوتن عەلەیهی سەڵات وەسەلام سیفەتی نیفاقیان لە خۆیان دوور ئەخستەوە بۆیە دیقەتان بدە لەناو مەکەدا منافقەکان وجودیان نەبوو بەڵام کاتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هیجرەت دەکات و دەچێتە ناو مەدینەوە کۆمەڵە خەڵکانێکی زۆر لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کۆ دەبنەوە من ضمنی ئەوانەیە منافقەکانن لە مەدینەدا حتى منافقەکان هێشتا نەئەچوونە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەئەچوونە مزگەوتەکەیشی بەڵام کاتێک خوای پەروەردگار نەسڕەتی دا بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە شەڕی بەدردا منافقەکان چاویان ئەبڵەق بوو وتیان کەواتە محەممەد دەسەڵاتی گەورەی دروست کردووە بە 360 نەفەرەوە توانی سوپایەکی 1000 و قوسور نەفەری بشکێنێ توانی دەسەڵات بۆ خۆی دروست بکە توانی لوتی قوڕیش بشکێنێ توانی قیادە و دەسەڵاتدارەکانی قوڕیش بکوژێ کە بۆ ئەمە دەسەڵات و هێزێکیوە ئەمجا منافقەکان وەکو مێش هاتن
کۆبوونەوە لە چواردەوری سەحابەکان و پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام واتە کاتێککە هاتن بۆچی بە تەماعێکی دنیایی بەڵام هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام لە مەککەدا لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام خاوەنی هیچ شتێک نەبوو و لە ئەو پەڕی ناخۆشی و ناڕەحەتی و ئازارا بوو لێی کۆنە ئەبوونەوە لە مەککەدا سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام کە پێت ئەوت هاوڵانی مەککە بوون یا مهاجرین بوون پەنجیان بۆ درێژ دەکرا و دەستنیشان دەکران هەتا لە هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام لە مەککەوە بەرەو مەدینە هەندێک لە هاوڵە هەندێک لە مسلمانانیش کە ئیمانیان هێنا بوو لە ترسی ماڵی دنیا و خۆشی و خۆشگوزەرانی دنیاە هیجرەتیان نەکردبوو بۆیە یەکێ لە هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام کە بریتی بوو لە سوهەیبی ڕۆمی سوهەیبی ڕۆمی کاتێک کە هاتە ناو مەککە و مەدینەوە مەککەوە عەفوەن هیچی نەبوو بێکەس بوو هیچی نەبوو داماو بوو بەڵام کەوتە تیجارەتکردن لەگەڵ عەبدوڵای کوڕی جەدعان عەبدوڵای کوڕی جەدعان کابرایەکی قوڕەیشی بوو کافر بوو بەڵام تاجر بوو کە کەوتە مەعامەلەکردن تیجارەتکردن لەگەڵ عەبدوڵای کوڕی جەدعانە کەسابەتی کرد سوهەیبی ڕۆمی زۆر دەوڵەمەند بوو و کاتێک کە دەوڵەمەند بوو و ئیمانی هێنا بە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام دوای کە ئیمانی هێنا پێغەمبەری خوا ئەمری کرد بە هیجرەتکردن بەرەو مەدینە سوهەیب نەیتوانی یەکسەر هیجرەت بکە تا کاتێکی دۆزیەوە بتوانێت هیجرەت بکە چۆن هیجرەتی کرد ڕۆژێک سوهەیبی ڕۆمی هەچی سەروەت و سامان و شتەکەی بوو تەوزیعی کردبوو لە لای کۆمەڵە خەڵکی قوڕەیش لە ناو مەککەیە و ئەوانشی کە لە چواردەوری بوون شەوێک دانیشتبوون هەموویانی سەرخۆش کردبوو مەس کردبوو مەشروبێکی زۆریان خواردبوویەوە سوهەیبی ڕۆمیش لە نیوە شەودا بە فرسەتی زانی وردە هەستا ڕێگەی هیجرەتی گرتە بەر و ڕۆژ بەرەو پێلای پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام کاتی ئەمان خەبەریان بۆتەوە خۆڵا سوهەیب نەماوە یەکسەر گومانیان کرد کە سوهەیب ڕای کردووە کەوتنە دوای لە ڕێگا سوهەیبیان گرتەوە و وتیان بۆ کوێچی سوهەیبیش وتی لێتان ناشارمەوە من ئەمەوێ هیجرەت کەم بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام وتیان یا سوهەیب تۆ کاتێ هاتیتە ناو ئێمە کەسێکی بێکەس بووی خاوەنی دینارێ نەبووی ئێستا خاوەنی هەموو سەرۆت و سامانەی تۆ پێت وایە ئێمە بە ئاسانی واز لە تۆ بێنیت و بڕۆی بەلای محەممەد عەلەیهی سڵات وەسەلام سوهەیبیش پێی وتی خەڵکینە ئێوە چاک ئەزانن من کابرایەکی تیرهاوێژم واللهی کە کەوانەکەم داگرت و تیرم خستە سەری ناهێڵم یەک کەستان لە بەردەستما قوتار بن و هەر هەمووتان دەتوانم بە ئاسانی بکوژم و لە ناوتان بەرم بەڵام من نامێ ئەوەتان لەگەڵا بکەم ئێوەش ئەوم لەگەڵا مەکەن وتیان ئێمە ڕێگەت پێ نادەین تو ئەم سەرەت و سامانە بۆ محەممەد دەبەی وتی ئەی چی ئەڵێن ئەگەر بێت و ئەم سەرەت و سامانەی کە من کۆم کردوتەوە پێشکەشی کەم بە ئێوە بەڵام وازم لێ بێنن ئەوانیش وتیان وەڵڵا شتێکی باشە سەرەت و سامانەکەی وتی بڕۆن بۆ لای فڵان و فڵان و فڵان لە لای ئەو دامناون و لیانی وەربگرن و بەس وازم لێ بێنن وازان لێ هێنا و سوهەیب کەوتە ڕێ بەرەو مەدینە کاتە گەیشتە مەدینەوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام بینی فەرمی رەبح البەیع یا ئەبا یەحیا ربح البيع يا أبا يحيى فرمي تجارتك السرقل أي أبا يحيى تجارتك السرقل أي أبا يحيى شم خواي قال آياتي نار دخواره ولا سر صهيب إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة خواي قال إيمان داراني كري والنفس مالو سروتو سامانيان لبرامبر چي لبرام بهشتا بويا خواي قال بپیغمبری خوا فرمی علیه الصلاة والسلام او من تجارتکی صهیبا قبول کل لقلما بهشتی بو مسوگره که ابو امها ولا برزانه برزکانم کاته که هجتیان که بولای پیغمبری خوا علیه الصلاة والسلام حال بجیر دراو بون بوی تماشاکی ایسا ایما لم زمن دا خومان مسلمانین کوملگای مسلمانانین بلام خرابه من تیایا تاوان مانتیایە بێکەڵکی مانتیایە لاری مانتیایە دوور لە دینی مانتیایە دەستبڕین مانتیایە خراپەکاری مانتیایە بە ناوی دینەوە بەڵام لەولا ئەو کابرایەکی تر دەبینی کاتێک کە خوا هیدایەتی دەدا جوانی ئیسلامی بۆ دەردەکەوێ و ئیسلامی لا شیرین دەبێ تەماشاکە دێ چیەکات ئەوە دەبینێتەوە ئەو باشە ئەو دینەی کە من بۆم باس کرا ئەو دینەی کە بە من وترا ئەوە نییە کە موسڵمانێکی ئەم سەردەمە تەطبیقی ئەکا بۆیە تەماشاکەی بەڕێزەکانم دین خوای پەروەردگار کاتە پێمان دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا ادخلوا في السلم کافة ئەی ئیمانداران بە تێک ڕای بڕۆنە ناو سلم واتە بچنە ناو ئیسلامەوە بە تەواوەتی
واتە نەک بەشێکی بگری بەشێکی تری تەرک بکەی، نەک بەشێکی پێ قبول بێت و بەشێکی تری پێ قبول نەبێ. بۆیە تەنانەت لە زەمەنی کۆندا بەڕێزەکانم پێش هاتنی سەحوی ئیسلامی بۆ واقعی کوردستانی ئێمەدا کە ئەو مامۆستا بەڕێزانە دەورێکی باڵایان هەبوو، مامۆستا مەلا محەممەدی نالی لە ژیانە نەماوە بۆیە ناوەکەی بمخوای پەرۆگار لێ خۆش بێ، وتی مەلایەک هەبوو لە مەنتیقەی ناوەکەیشی ئەوێش نەبم، مەنتیقەیەک لەو مەنتیقانەی کوردستان، وتی ئەم مەلایە شوعی بوو بەس مەلا بوو، وتی ئەم مامۆستا بۆ شوعی، وتی خۆی گەورە زۆر ئاسایە توێتی احتیاجێ شوعی بن، چۆن؟ وتی خۆی گەورە دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا ادخلوا فی السلم، سلمەکە سینەکە واتە ستالین، لامەکە واتە لینین، میمەکە یعنی مارکس، واتە ئەی مسلمانان بشنە ناو منهج و پەیڕۆ و پرۆگرامی ستالین و لینین و مارکسە و زۆر شتێکی ئاساییە. طبعا مامۆستا مەلا محەممەدی نالی ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ مەبەستی لەوە بوو، مەبەستی لەوە بووتی ئەگەر لە لادەیەکە لە شارێکە لە شوێنەکە مامۆستایەکی عەمامە بەسەر کاتێکە بێ ئەم قسایە بکە کابوو زۆر زوو بەلات و ئاسایی بێ، کابرایەک نوێژ بکە و شوعی بێ، کابرایە ئەهلی دیندار خۆی بە دیندار و مسلمان و مزگەوت بزانێت و بەڵام فکرێکی ئیلحادی مارکسی پێ قبول بێ، بۆ لەبەرەوە سەرچاوەکەی بە خراپە هاتووە. لە کاتێکیشە کە کاتێ شەقکردن خراوەتە مابەینی سەفی مسلمانانەوە لە ڕێگەی خەڵکانێک بوون کە هەڵگری پەیامی ئیسلام بوون. ئەوەی کاتێک کە من لێرە ئێڵەم سبەی نەتوانم ببێ بە فتوایەک لەناو خەڵکا بڵاو بێتەوە مامۆستا فڵانکە زوای وتووە، مامۆستا فڵانکە زوای وتووە، لە کاتێکە ئەسلی دین سەرچاوەکەی لە پێغەمبەری خوای عەلەیهی سڵات وەسەلام و لە قورئانی خوای پەروەردگارە. بۆیە ئیمامی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ کاتێک کە کتێبەکەی هەڵگرت کە هەموو حەدیثی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سڵات وەسەلام و خستە سەر قەبرەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام، فەرمووی قسەی هەموو کەسێ وەرئەگیرێ ڕەد ئەکرێتەوە ئیلا ساحیبی ئەم قەبرە نەبێ، قسەی ئێمەش قسەی ئەو زانایانەی تریش. کەوابوو بەڕێزەکانم کاتێک خوای گەورە پێمان دەفەرمێ بچنە ناو ئیسلامەکەوە و لێشتان قبوڵ ناکەم غەیری پەیامی خوا هەڵبگرن، وشەی دین بە هەندێک خەڵک لێرە هەر تەنها مجەڕەدەن بە چی وەری ئەگرێ؟ بە عیبادەتکردنی بەندە لەگەڵ خوایە. بۆیە تەماشاکەی دەڵێ کاکە گیان عەلمانێت دەڵێ عیبادەتکردن مابەینی عەبد و خوایە، واتە ئەم مسلمان ئینسان مسلمان لە بەینی خۆی خوایە چێکا بیکە، بەڵام دەوڵەتداری سیاست هەموو عیلاقەی بەسەر ئیسلامەوە نییە کە لە کاتێکە ئەمە ئەو پەڕی هەڵەیە. بۆیە دین وشەی دین لێرە لە ئاەتەکەی پێغەمبەر یوسفا خوای گەورە بۆمان ڕوونەکاتەوە، کاتێککە خوای پەروەردگار باسی پێغەمبەر یوسفمان بۆ دەکاتەوە دەفەرمێ خوای گەورە ڕێگەی نەدا یوسف عەلەیهی السەلام کە براکەی دزیەکی کردبوو بە دینی پاشا حکم بدا بە دینی بکە، بەڵکو بە دینی پێغەمبەر یعقوب حکمی لەسەردا. پاشان خوای گەورە دەفەرمێ كيف يهدي الله قوما كفروا بعد إيمانهم، خوای پەروەردگار چۆن قەومێک هیدایەت دەدا کە دوای ئەوەی کافر بوون بێ باوەڕ بوون بەرامبەر بە خوای پەروەردگار. وشهدوا أن الرسول حق، و ئەوەیشیان زانی کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام کە خوای پەروەردگار بۆی ناردوون کە حەقە، وەکو چۆن جوولەکەکان لە زەمەنی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام و پێش پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام جوولەکە و نەسارە کە ئاهلی کیتاب بوون چاوەڕوانی هاتنی پێغەمبەری ئاخر زەمانیان نەکرد، وەخوای پەروەردگار سفەتەکانی ئەم پێغەمبەرێشی بۆ باس کردبوون لە تەورات و ئینجیلدا، قەشە و پاپاکانیان ئەیان زانی ئەم پێغەمبەرە دێت. بۆیە کاتێک کە پێغەمبەری خوا ها عەلەیهی سڵات وەسەلام و هیجرەتیشی کرد بۆ مەکە بۆ مەدینە، جوولەکەیان زانی کە ئەمە پێغەمبەرە، وشهدوا أن الرسول حق، وشاهدیان دەدا کە ئەمە پێغەمبەرە، وشاهدیان دەدا کە ئەم پێغەمبەرە ئەو پێغەمبەرێک کە خوا ناردوێتی. بۆ يعرفونهم كما يعرفون أبناءهم، خوا فەرمێ دەفەرمێ جوولەکەکان ئەو پێغەمبەرەیان ئەناسیەوە وەکو چۆن منداڵەکانی خۆیان بن ئەناسیەوە، بەڵام چی بوو خۆیان لێ جێلە کردەوە. یەکێ لە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام کە عالمێکی جوولەکە بوو لە ناویانە، دوای ئەوەی کە ئیمانی هێنا فەرمووی یا ڕەسوول الله بۆ جوولەکەکان تاقی ناکەیتەوە؟ عەبدوڵای کوڕی سەلام وتی بۆ؟ وتی یا ڕەسوول الله بانیان کە بڵێ ئێوە چی ئەڵێن لەبارەی عەبدوڵای کوڕی سەلام لە ناوتانەوە؟ وتی باش. عەبدوڵای کوڕی سەلام چۆ پشتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵام خۆی شاردەوە، پێغەمبەری خوا عەلەیهی سڵام جوولەکەکانی بان کرد، فەرمووی چی دەڵێن لەبارەی عالمەکەتان و عەبدوڵای کوڕی سەلامە؟ وتی ئەوە عالممانە گەورەمانە و چۆن ئەڵێی زانامانە لە ناومانە.
وتی ئەی چۆڵێ چی ئەڵەن ئەگەر ئیمانی هێنابێت و بوو بە مسلمان وتی شتیوانە ئەسڵ ئیمان ناهێنێ ئەم عالمێکی گەورەی وەکو عەبدوڵای کوڕی سەلام لەو کاتا هاتە دەرەوە فەرمی دەوەڵام من ئیمانم هێناوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله جوولەکەکان وتی ئەمە درۆزترین کەس لە ناومانەوە خراپترین کەس لە ناومانەوە ساختەچیترین کەس لە ناومانەوە یەکسەر قسەکەیان لە لەحزەیەکە گۆڕانکە ئەمجا فەرمی عەبدوڵڵا فەرمی یا ڕەسوول الله بینیتن ئەمانە چەند خراپن بینیتن ئەمانەکە ئیمان بە تۆ ناهێنن و سوور ئەزانن کە تۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کابۆ بەڕێزەکانم ئەمڕۆکە خەڵکی بۆچی باوەشەکا بە ئیسلامە خەڵکی بۆچی ئەگەڕێتو بۆ لای ئیسلامەکەی ئێمەدا تینو ئیمانن تینو ئیسلامن ڕۆحەکانیان پێویستی بە ئاودانە ئەم ئاودانە لە لای پەیامەکەی خوانە بێ لە لای شوێنێکی تر وجودی نابێ یەکێ لە گۆرانی بێژە گەورەکان کە ناوی ئاڵڤژە لە زەمەنی کۆنی خۆیدا لەو زەمەنەدا یەکێک بۆ لەو بەناوبانگەکانی گەورەکانیان و یەکێک بۆ لەو گۆرانی بێژانە کە لەو زەمەنەدا سەروەتەکەی نزیکی ملیار ببوویەوە ملیاری زەمەنی ساڵەکانی حەفتا و شەست زۆر بووە ڕۆژنامەنووسێک قابلی دەکات دەڵێ دڵخۆشی دەڵێ نەخێر تەمەنی تازە بێتە 40 ساڵ دەڵێ بۆ ئەڵێ هیچ دڵخۆش نیم ئەڵێ تۆ کابرایەکی دەوڵەمەندی ئافرەتی دنیا تەمەن ناتەکا سەرۆت و سامانێکی زۆر لە بەردەستایە ئەم هەموو خۆشی خۆشگوزەرانی لە بەردەستایە بۆ هەر وڵاتێک بووێ بۆ هەر شوێنێک بووێ ڕۆ زۆر لە ئاسانی لە بەردەستایە بۆ دڵخۆشنی فەرمووی من لە ناوە ڕووخاوم لە ڕووکەشا دڵخۆشم تەنانەت کاتێک کە گۆرانەکانیش ئێڵێم لە دڵێکی پڕ لە غەمگین و ئێڵێم ماوەیەکی نەبەر خۆی کوشت هەر خۆی کوشت هەفتەی ڕابردوو لە وڵاتی میسر یەکێک لە مولحیدەکان کە ناوی ئیسلام نەجار بوو ملحید بوو بڕای دژایەتی ئیسلامی ئەکرد باشە تەماشایەک لەسەر مەحافەظەی جیزەوە ڕێک خۆی خستە خوارەوە خۆی کوشت بوو ئەم ڕۆحیان وێرانە بەڵام کاتێ ئەوروپیە کاتێک کە ئیمان دێنێ و مسلمان دەبێ وەک شایەتمان دەهێنێ لە ناخ و دڵ و دەرونیا کڵپەی گریان ڕووی تێئەکا بوو لە ئەو پەخری ناڕەحەتی و ناخۆشی چەند ساڵی کە ناو دڵ و دەرونیا کۆبۆتەوە تەماشاکەی کاتێک کە زانیت ئیمان دێنێ یەکێ لەو کەسانەی کە ئیمان دێنێ پیاوێکە ماوەیەکی زۆر ئیمان دێنێ پاشان هەوڵەدا کچ مناڵەکانی مسلمان بکە کچەکەی دێنێ بۆ سنتەرێکی ئیسلامی پاشەوەی باسی ئیسلامی بۆ دەکەن کچەکەی الحەمدولیلا مسلمان دەبێ پێش ئەوەی کچەکەی دەست بکات بە گریان باوکی دەسەکات بە گریان ئەو نەدڵی خۆش ئەبێت ئێستا ئەگەر دیقەت بدەن بەڕێزەکانم ڕاگەیاندنەکان باسی ناکەن ڕۆژانە چەند خەڵک بەرەو ئیسلام دێ ڕۆژانە چەند کەس ڕوو لە ئیسلام دەکا یەکێک لەو ئافرەتانەی کە لە قەناتی الحیوارە دکتۆر عەزام تەمیمی مەقابەلەی دەکا ئافرەتێکە دەڵێ من کاتێک کە مسلمان بووم بنەماڵەکەم لەسەر مەسیحیەت بوو دەریان کردم کەوتمە سەر جادە هیچ شوێنێکم نەبوو هیچ مەوایەکم نەبوو وتیان لە بێرمنگام مسلمانی زۆر لێوتی ڕوم کردە بێرمنگەهام لە بێرمنگامیش وەکو پێویست کەس بە دەمەوە نەبوو خوایە جا من لە مابەینی دوو بەرداشام لەو پەڕی ناڕەحەتی لەسەر جادەکانما و لە ناو دڵوشما ئیمانێک و ئیسلامەتێکی تیا دروست بووە چی بکەم وتی مەجبور ماڵەوە بەو شەرتە وەریان ئەگرتمەوە کە واز لە دینەکە بهێنم وتی لەچکەکەم لادا و چوومە وتم دایە تەوا من واز لە ئیسلام دەهێنم وتی ڕۆشتمەوە ماڵەوە دایکم پێی خۆش بوو وتی بەڵام لە ماڵەوە بە دزی و عیبادەتەکانم ئەکرد وتی بۆی لەسەر جادە نەبم وتی بە دزی و عیبادەتەکانم ئەکرد و دیندارەکەی خۆشم ئەکرد هەتا وردە کەوت بەدوای شوێنێک ئاگەڕام ئیشێکم دەستکە و کەسابەتێکم دەستکە و ئەم جار ئیعلانی کرد کە لە لای دایکم تندایە داوای لێبوردنی لێکم من هەر مسلمانم بەڵام بۆی نەکەومە سەر جادە داوای لێبوردن لێکم من ئەڕۆم و خۆ حافیز بێ وتی دوور کەوتمەوە لە دایکم پابەندیم کردو بە ئیسلامەکە شوم کرد ئێستا 4-5 منداڵم هەیە و ئێستا سنتەرێکی ئیسلامیشمان هەیە تو خوا ئێمە مسلمان چەند سنتەر ئیسلامیمان هەیە کابووانێک کە خوا هیدایەتیان دەدا ڕۆحیەتێکی ئیمانی لە ناو دڵ و دەرونیان نابێ شێخ محەممەد حەسان دەڵێ لە ئەمریکا کابرایە گاتە لام زۆر دەوڵەمەند بوو دوای بەسەراتەکەی دوور و دێژەڵێ کاتێک کە ئیمانی هێنا مسلمان بوو یەک چارە گریا وتی خەڵکی هاو باوەشیان پیا کرد بۆی نەگری وتی وازی لێ بێنە وتی وازی لێ بێ وتیان بۆ شێخ وتی هەرچی ناخۆشی و ناڕەحەتی چەندەها ساڵە لە ناو دڵ و دەرونیا کە کۆبێتەوە بەو گریانە تێپەڕێنێت ئەوە گریانی خۆشیە ئەوە گریانی ناڕەحەتی نییە کابوو ببینم بەڕێزەکانم لە ناو خۆماندا چۆن داوە دەکەین چۆن بانگەواز دەکەین فەخر بکەن بەم ئیسلامەدەوە سەربەرز بن بە دینتان سەربەرز بن بە ئیسلامتان
منداڵەکانتان فێری ئیسلام بکەن، ژنەکانتان پەروەردە بکەن، ئەخلاق و ڕەوشی ئیسلامیان تیا دروست بکەن، شەوانە دانیشن لەبینی خۆتانە. خۆ ئەگەر مامۆساژ نەبن ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام نیو سەعات تەرخان کەن، نیو سەعات ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام بۆ ژن و منداڵەکانتان بخوێننەوە. با تێ بگەن ئێمە شوێنکەوتێکی محەممەدێکین عەلەیهی سڵات وەسەلام، باشی توێ بگەن ئێمە شوێنکەوتێ چ سەحابەیەکی پێغەمبەری خوا بووین عەلەیهی سڵات وەسەلام، با تێ بگەن کە ئێمە چەند پاکی لەناو دوڵ و دەروون و لەناو چواردەورەکانمانە، چەند بەڕەحمین لەگەڵ دراوسەکانمانە، چەند بە ئەخلاقین لە کار و کەسابەت و لە شتەکانماندا. با دین لە ڕۆژگانی ڕۆژانەماندا بدرەوشێتەوە. کاتێک کەسابەت دەکەین، کاتێک بە ڕێگایە دەڕۆین، کاتێ هەڵسوکەوتێکمان دەبێ، کاتێک کە دراوسەیەکمان دەبێ، لەگەڵ برا، لەگەڵ دۆستا، لەگەڵ خزمە، لەگەڵ کەسە، لەگەڵ خەڵکانی چواردۆرمانە، لە ڕێ ڕفیقەکانماندا، بەرامبەرەکەت خراپ بە تۆ باش بی، بەرامبەرەکەت غەڵەتت بەرامبەر ئەکا با تۆ باش بی. خۆ ناکرێ ئێمە هەر بەرامبەرمان خراپی ئێمەش خراپی. ئیدفع بالەتی هی ئەحسن، خوای گەورە پێمان دەفەرمێ. پاڵ بنێ بەو کارێکە چاکە. بۆیە خوای گەورە پێمان دەفەرمێ وەلتەکن منکم ئومەتەن یەدعون إلى الخەیر. ئێوە ببن بە ئومەتێک بانگەواز بکەن بۆ لای چاکە، بۆ لای باشە، بۆ لای کاری چاکە. کابوو کنتم خەیرە ئومەتین کە خوای گەورە پێمان دەفەرمێ ئێوە باشترین ئومەتێکن کە خوای پەروەردگار هەڵی بژاردوون لەناو ئومەتەکانی تردا. بۆچی؟ تؤمنون بالله، لەبەر ئیمانتان هێناوە بە خوای پەروەردگار، وتنهون عن المنکر، و واز لە خراپەش دەهێنن و ئەمریش بە چاکە دەکەن. کابوو صفەتی ئیمانداران چییە؟ ئەمرکردن بە چاکەیەوە و دوورکەوتنەوە لە خراپەیە. کابوو بەڕێزەکانم سەربەرز بن بە دینداری خۆتان، پابەند بن بە شەریعەتەکەی خوای پەروەردگارەوە. خەڵکانێک کە تازە موسڵمان دەبێت و ڕۆژگارێنەوە ئەوەتانە فەڕەنسا گیری خواردووە بەدەست دروستبوونی سەحوەی ئیسلامی و گەڕانەوەی خەڵک بۆ لای ئیسلام، بە تایبەتی لە جیلی ئافرەتاندا. هەر هەفتەی ڕابردوو لە ئوسترالیا 21 ئافرەت بە یەکجا موسڵمان ببوون و لە مزگەوتێکا لە مزگەوتەکانی ئوسترالیا مامۆسایان بۆ دیاری کردوون و ڕۆژانە دەرسیان پێدەوترێتەوە. ئەی خۆی خودی مسلمانەکە نایەگوێرە دەرسەکە بگرێت ئیلا جمعە و جمعە نەبێت. کابوو مسلمانێک دەیوت لە ماڵەکەی خۆما سوچێکی ماڵەکەم کردو بە مزگەوت بۆی منداڵەکانم هەر کاتە بینیان نوێژیان بیر بکەوێتەوە. ڕەحم بە منداڵەکانتان مەکەن لە عیبادەتە، ڕەحم بە ژنەکانتان مەکەن لە عیبادەتە. ژنەکانتان داپۆشن، پەروەردەیان بکەن، پاروی حەڵاڵیان بدەنێ بۆ ئەوەی لە دنیا و لە قیامەتدا پیان سەربەرز بن. أولئك جزاؤهم أن عليهم لعنة الله والملائكة والناس أجمعين. أو كساني كبير باورد بن بخواي پروردگار، لعنتي خواي پروردگار وملائكة كاني لسيا ونعنتي خلقي شان لسره تا روج قيامت. أقول هذا القول وأستغفر الله لي ولكم وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. آمين. الحمد لله ثم الحمد لله، ما توفيقي والاعتصامي إلا بالله، عليه توكلت وإليه أنيب. حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. أشهد أن لا إله إلا الله ولي الصالحين، وأشهد أن محمدا عبده ورسوله المبعوث رحمة للعالمين. عباد الله، أوصيكم ونفسي قبلكم بتقوى الله وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله في وفيكم وفي الخلق أجمعين. عباد الله، إن الله أمرنا بالصلاة والسلام على الحبيب مصطفى، حيث قال عز من قائل: إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم اغفر لنا ولإخواننا، اللهم ارحمنا فإنك بنا راحم، اللهم ارحمنا فإنك بنا راحم، ولا تعذبنا فإنك بنا قادر، فيا نعم المولى ويا نعم النصير. اللهم ارحمنا بالقرآن، اللهم اجعله شفيعا لنا يوم القيامة. اللهم ارحمنا، اللهم ارحم آباءنا وأمهاتنا، اللهم ارحم جميع موتانا وموتى المسلمين. اللهم احشرنا مع النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا. اللهم ارحمنا يا أرحم الراحمين. اللهم تقبل دعاءنا وصلاتنا وصيامنا وذكرنا وطاعتنا يا أرحم الراحمين. آمين، والحمد لله رب العالمين. عباد الله، أوصيكم ونفسي قبلكم بتقوى الله وطاعته. إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون. کەناڵی BK4، کەناڵێک بۆ سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا. BK4.